گەنجمان بۆچی ئەو گرنگە بە دینەکەی نادا؟ کافران و بێدینان ئێمەیان خەڵەتاندووە لەوەی کە گەنج ئەبێ ممارەسەی هەرچی شەهەوات و هەرچی بێعەقڵێ بیکە، لەناو تیکتۆکە تەحەدی بکە، تەحەدی لە قسەوتن بە باوکیە، لە کوشتنی ئینسانە، لە کردنی جەریمەیەکی زۆر گەورەیە، تەحەدی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تەحەدیە بەرامبەر بە کافر و مولحیدین و بێدین. ئەبێ بزانێت چۆن مامەڵە ئەکا. گەنجێکی 12 ساڵ 13 ساڵ دەرگای بۆ ئەکرێتەوە، ملیۆنێ مشاهیدی هەیە، خەڵک سەیری ئەکە. بۆچی ئەم دەرگای بۆ ئەکرێتەوە؟ بۆی لە ئەهدافە سەرەکیەکەی دووری خەنەوە. ئایا هەدەفی ئەم گەنجە لە گەیاندنی چ پەیامەکەیە کە ملیۆنێکە سەیری بکە؟ لە قسەیەکی بێکەڵک، لە جوێنێکی خراپ، لە خۆڕووزکردنەوەیەک، لە ناسازیەک بە کۆمەڵگا، لە تێکدانی سیستەمی کۆمەڵگا، یان لە دروستکردن و بنیاتنان؟ بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی هوشیارە، بە تایبەتی لاوەکانی. نابێ خۆی بداتە سەر دەست کارێکی مەجهول کە نازانێ ئەو سەرەکەی چییە. کافر ڕێڕەوێکی دانەوە، ئەم بە ڕێڕەویە بڕوە، ئەبێ ڕێڕەوی کافر بگۆڕێ بۆ خۆی. تەمام ڕۆ فەزلی خواوە لاوی زۆر ئازامان هەن. ئینسان کاتێکەوە ئەچێتە ناو میدیاوە ئەبینێ چەند گەنجی جوان جوان خەریکی خزمەتی دینەکەیان، فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاوەکەنەوە، چییە بە خەیاڵتە، بە زیهنتە، بە فکرتە، لە بحوث، لە هەر شتێک لێ بدە و سێرچکە و بدۆزەرەوە، بخوێنەرەوە. ئەوە هەمووی بە شانی گەنج کراوە. بە هەزارەها کتێبی ئیسلامی ئەمڕۆ لەناو تۆڕی جاڵجاڵۆکەیە هەیە، کێ کردوێتی؟ هەمووی لاوەکان کردیان. خۆ پیرەکانمان دەرەقەتی ئەم وەزع نەهاتین کە ڕووی تێکردین. ئەوە هەمووی شانی لاوەکانە بەرەو ئەو ئاخارە گەورە ڕۆشتووە. گەنج ئەبێ شانی پرۆژەی گەورە گەورەی هەبێ، خۆی بداتە بەر کاری زۆر قورس و گەورە. چۆن کافر دەیان یاری خراپ دروستەکە، تۆ ئەبێ سەدان یاری چاکت دروست کردبێ. چۆن کافر هاتووە خەڵک مەشغوڵ ئەکا بە خراپ، ئەبێ تۆ مەشغوڵت کردبێ بە چاک. ئەبێ ئەم قیمەتە بۆ ئینسانیەت بگێڕیتەوە. ئەهلی شێطان چۆن ئەڕمێنن، تۆ ئەبێ بنیاد بنی، ئەبێ هەدەفت هەبێ لە ژیانە، بزانی چی ئەکەی، چۆن کار بۆ دینەکەت ئەکەی.